بە سەرپەرشتیەکەی چالاکی وەرش و دیدەوانی پرۆدەی ڕۆژهەڵات و بە ئامادەبوونی سەرپەرشتەرانی وەرزشی پاڵەوانەتی یاری مەلەوانی قوتابخانە و خوێندنگەکانی پرۆدەی ڕۆژهەڵات لە ئاستی کوڕان لە مەلەوانگەی باڵا ئەنجامدرا. لە هەردوو ئازدا 9 قوتابخانە و خوێندنگا بەشدار بوون و لە یاریەکانی 10 بۆ 12دا پشتەمەلە و سەربەست و لە خۆناغی حەوبوونەدا سنگەمەلە و سەربەست خوێندکاران کێبڕکیان دەکرد. پێشەکی بە خێراتتان دەکەم سپاسی ئامادەبوونی تەلەڤیزیۆنی پەروەردەی و مادوونەناسی کارمەندەکان یەکەم. ئەمە دووەم ساڵە یەکەی چالاکی وەرزشی لە پەروەردەی ڕۆژهەڵات کە هەڵەسێ بە ئەنجامدانی چالاکی مەلەوانی. ئێمە زۆر خۆشحاڵین بە ئەنجامدانی ئەم جۆرە چالاکیانە کە هەندێک نامۆیە بە خوێندن و بواری پەروەردە لە ناو قوتابخانەکانمانە. تەمەناکەین کە ئەم جۆرە یاریە بێتە یاریێکی فەرمی لە ناو قوتابخانەکانمانە، کار بکرێت کە لە داهاتووە بکرێتە منهەجێک لە ناو منهەجی پەروەردەی یا هەبێت و مامۆستاکان بتوانن بیبەخشن بە خوێندکارەکانیان. بۆ ئەم قۆناغی ئێستا من تەنها ئەوەندە بە باشەزانم کە هەر مامۆستایەک خۆی خۆبەخشانە بە هاوکاری بەڕێوەبەری قوتابخانەکەی و ئیداری پەروەردەیەکەی کار بکات لەسەرەوەی کە بە تایبەت خۆیان سەردانی مەلەوانگەکان بکەن، بتوانن خوێندکارەکانیان ئاشنا بکەن بە یاری مەلەوانی، چونکە یاریەکی هەم تەندروستە هەم خۆشگوزەرانی بۆ خوێندکارەکانمان. بۆ داهاتوو کە زۆرۆفێکی باشترمان هەبێت، زۆرۆفێکی مولایمترمان هەبێت، کاریی وا بکەین بە فەرمی بخێنە ناو منهەجی خوێندنەوە. سپاسی ئەوەشەکە. لە یاریەکانی 5 مەتری سەربەستی خوێندنگە ئامادەیەکان هەر یەک لە بەرزی فەلا لە خوێندنگای تومی مەلیک پلەی یەکەم و هەردوو خوێندکار بێژەن جەمال و پەیوەند بەرهەم لە هاکاری و ئاگریداخ بە پلەی دووەم و سێیەم هاتن. من ناوم بەرزی فەلاحە لە قوتابخانەی توی مەلیکی نمونەیی. خۆشحاڵم بەشداری بکرد لە مەلەی سەربەستی کوڕانە توانی پلەیەکەم بەدەست بێنم و هیوادارشم ئەم مەلەیە ئەم یاریە وەکو یاریەکانی کە پەری پێ بدرێت لە خوێندنگەکانەوە بکرێتەوە کۆوانیکە. هەر لە یاریەکانی ئامادەیەکاندا لە پشتەمەلەدا بۆ 25 مەتر ئەمیر ڕەشید لە کۆمەلگای کوردستان بووە خاوەنی پلەی یەکەم و کەمال عەبدولقادر لە سەلاحەدین و ئارێزەلال لە ئاگریداخ بوونە خاوەنی پلەی دووەم و سێیەم. لە یاریەکانی قۆناغی حەوبوونەدا لە یاری سنگەمەلەدا قوتابی ڕێهێر ڕەوف لە کرماشان پلەی یەکەم و میر شیروان و ئالان عەلی لە قوتابخانەکانی ڕۆز و کامەران مکری بە پلەکانی دووەم و سێیەم هاتن. لە یاریەکانی 25 مەتری سەربەستدا محەممەد بەکر لە خەڵات پلەی یەکەمی بەدەستێنا، هەروە محەممەد کەمال لە ڕۆز پلەی دووەم و پلەی سێمیش بۆ محەممەد ڕەفیق بوو لە قوتابخانەی ڕەزبەر. ئەمە بۆ ساڵی دووەمە، ساڵی 2013-2014 لەگەڵ 2014-2015 من وەکو مامۆستایەکی وەرزش لە بنەڕەتی حەوت بۆنەوە لەگەڵ یەکەی چالاکی و پەروەردەی ڕۆژهەڵاتە کەوتینە گفتوگۆ بۆ ئەنجامدانی ئەم یاریە کە یاری مەلە یاریی تاکە کە بتوانین بیخێنە یاری مەلە و چالاکی مەلە وەکو یاریەکانی باسکە و بالە و تۆپی دەست بیخێنە ناو قوتابخانەکانەوە. خۆشبەختانە بە یارمەتی یەکەی چالاکی دیدەوانی ڕۆژهەڵات توانیمان بۆ ساڵی دووەم خولێ بۆ مامۆستاکانی کچان و کوڕان و پاڵەوانێتی بۆ کچان و کوڕان 7 بۆ 9 10 بۆ 12 بیکەین. ئەمە ڕۆژی دووەمە بۆ کوڕانە کە سەرکەوتوانە توانیمانە ئەنجامی بین و بەڕاستی هەموو قوتابیان و مامۆستایان و سەرپەرشتیان داواکەن کە مەلە وەرزشی مەلە بچێتە بواری قوتابخانەکانەوە. بەڵام یەک گرفتەمانەیە کە قوتابخانەکان مەلەوانگیان نییە، بۆیە داواکەین هەر بە 5-6 قوتابخانە و خوێندنگا مەلەوانگەیشی تایبەتیە بێ وەکو ساحە کە بتوانن چالاکی خۆیانی تیا ئەنجام بدەن. لە کۆتایشدا خەڵات بەسەر یاری زەن سەرکەوتەکاندا دابەشکرا. جێ ئاماژی ئەمە بۆ دووەم ساڵە چالاکی مەلەوانی بۆ قوتابخانەی خوێندنگەکانی پەروەردەی ڕۆژهەڵات ئەنجام دەدرێت و لە چەند ڕۆژی پێشووتریشدا خولێکی ئاشنابوون بە یاساکانی یاری مەلەوانی بۆ مامۆستایانی وەرزشی پەروەردەی ڕۆژهەڵات ئەنجام درابوو.